الحمدلله لفضل إخوي بزياد بي هيدا إيمانية. الحمد لله. لمزگەوت دا دەبینین منداڵیشی لێیە چەندێک بە گرنگی دەزانی باوکان بە تایبەتی یان برا گەورەکان براگچکەی خۆیان بێنن و باوکەکان منداڵەکانی خۆیان بێنن بۆ ئەوەی ڕایان بهێنن فێریان بکەن فێری نوێژیان بکەن فێری قورئان خوێندنیان بکەن فێری عیبادەتەکانیان بکەن. خۆی برای من ئەوە وات بە چی سەرشانی هەموو باب و برای گەورەکە چیە برای گەورە داگ باب هەرچی سەرشانیانە منداڵەکانی بنێرنە مزگەوتی نەک بۆ کۆڵان و بۆ سەرتادە بۆ گازینۆیەکان ئەم خۆم یەک لەوانەمە لە منداڵیەوە لە مزگەوتێ پەروەردەکراوم الحەمدولله ئیستیفادەشم لێ کردووە بەڵام مع الئەسەف ئێستا زۆربەی ڕێز و سڵاوم هەیە لە بۆ هەموو بەتەمەنەکان بەس چینێک لە تەمەنەکان پێیان ناخۆشە منداڵ لە مزگەوتێ بی لەبەرچی خۆم چەند جارم دی تۆ دەرێ مشاغە بەی پێیا دەکەن گارە گاری دەکەن منداڵ تەبیعاتی منداڵە خوای گەورە تا وەختی مڕاهقی گوناحی لەسەر نانووسی بۆی نازانێ شتێ بەس حەزی لێ بێتە مزگەوتی تەمشا و خەڵکەی بکە فێربی کە ئەتو دەرت کرد ئەو منداڵە ڕچی لە مزگەوتی دەبتەوە هەڕچی لە عیبادەتی مزگەوتی دەبتەوە دەرێ ئەوانە خەڵکی دەردەکەن ئێستا لۆ نمونە لە کەنیسەکان زۆربەی کەنیسان چوکلێتی دادنێن لقمی دادنێن بۆی منداڵ بێتە کەنیسەی فێرە مەسیحیەتیان بکەن ئەمە بۆ وانەکەین ما بە لقمەکەش دانانەی دەری مەکە لێی مەخوڕەوە با لەگەم مزگەوتێ لێ ڕابێ ئەم خۆم تەمەنم زۆر گچکە بوو لە مزگەوتێ بوو لە ساڵی 92 لە سێ تاقان مزگەوتی حادی ڕەمەزان لەوێ دەمانخین کۆ دەبووینەوە 5-6 کەس مامۆستاک داهات قورئانمان دەخوین سیرە عەقیدە تەفسیر شەریعە هەموومان دەخوین زۆرم ئیستیفادە کرد ئەم پێدا چووم تا ئێستاش الحەمدولله مزگەوتی دانەبڕاوم لە خوای بەزیاد بی بە کورتی دەمەوێت بپرسم ئەو منداڵی کە لە مزگەوت پەروەردە دەبێت جیاوازە لەو کەسێک کە لە مزگەوت پەروەردە نابێت فەرقی زۆرە بە تاکید چونکی ئەوەی دێتە مزگەوتێ لە منداڵیە ئەوە خواناسی پێدەنێن کە خوای ناسی ترسی دەبی ترسی خوای دەبی ناتوانانی بستە هەمولایەکی بەس ئەوەی ناچتن زارە تێنەگەیشتووە زۆر شتی ماوە تەمەنا دەکەم هەموو خەڵک منداڵەکانی پەروەردەی مزگەوتی بکەن